لە جیهانە یەکەم شەممەی مانگی چوار کە ئەمڕۆیەکی چواری شەو شەممەشە لە جیانە ئەم ڕۆژە بە ڕۆژی کاری دەستی داهەنرێت و ئەو کەسانەی دەستڕەنجینن لە بوارە جیاوازەکانە لە جلوبەرگا لە خواردنە لە کۆمەڵی بابەتی ڕازاندنەوەیە کە زۆربەی کاتێم وەکو پرۆگرامەکەی خۆمان هەمیشە ئەو کەسانەمان بان کردووە چ خانمان بێت چ پیاوان بێ لەو بوارانەی کە دەستڕەنجینیان هەیە کارێک پێشکەشەکەن و لە ڕێگەی و کارەشە و زۆرجار بژێوی ژیانیشیان دابینەکەن و ئەوانن کە ناوەستن بەهرەیەشیانتیە بەردەوامەیانوێ بگرنگی بۆ بارێ بن و بە شێوازێکی باش بتوانن کاری لەسەر بکەن. ئێمەش ئەمڕۆ بۆی کە یەکەم شەممەی مانگی چوارە و یەکی چواریشە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم ڕۆژاکەین کە چۆن لە جیهانە گرنگی پێێتێ و لای خۆشمان ئەوەی کە گرنگە ئێستا خانمان هەوڵەیەن لە ناو ماڵەکانی خۆیانە هەوڵێن لەگەڵ کۆمەڵی گروپە هەوڵێن لەوەی کە دەستڕەنجینیان هەبێ لە بواری جلوبەرگا بێ و هەندێک خانمیشمانێ نەک جلوبەر لە بواری خواردنە لە بواری کۆمەڵێ ڕانساندنەوەی کەلوپەلی ترا دەستڕەنجینیان هەیە. ئێمەش ئەمڕۆ بە خۆشحاڵی و خاتونێکمان بان کردوش خاتون شۆخان کامین وەکو دەستڕەنجینێ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خاتون شۆخان زۆر بەخێر. زۆر سپاسەکەم بەیانی ئەوش باش دەستخۆشیتان یەکەم بم بەرنامەیە کامە دووەم جارمە بەشداری یەکەم سپاسانەکەم. خۆشحاڵیشێمە هەوڵەکانمان ئەو بۆ کە خانمانی وەکو ئێوە دەستڕەنجین بێنە ئێرە کە بتوانن لێرە و دەرفەتێک بتوانن کارەکانتان بەباشی بەرەو پێشەوە بەرن دەستت خۆش بێ جاری پێشووتر بە کارێکی جیاوازاتی ئەم جارە بە کارێکی جیاوازاتی ئەمڕۆ کۆمەڵە جلوبەرگ و کڵاوی خانمان و هێلە کوشتت هێناوە ڕازان بدەتەوە. سپاس بۆی کە هاتی بوو. زۆر سپاسانەکەم بۆیەوەش هەموو جارە وتمانە کورسات ماڵی هەمووانە نانی ئێوە پشگیریەکی زۆری خانمانی دەستڕەنجین نەکەن بەبێ جیاوازی زۆرستان خۆشی بێتمان هەنگاوێ بنین ناو ڕێگەیان. دەستپێکردنی ئەم کارانە و لەسەر کڵاو و جلوبەرگ و هەندێک لە کارەکانیشە هەمووی کاری دەستی ئەمە لە دوای ئەوەیە کە جاریشان کڵاش بووە ناین لێرە نەخشاندت یاخود ئەمەش هەر بەردەوام بووی لەگەڵیان. وەڵی من تقریبی 15 ساڵەوە بەردەوامی خەریکی ئیشی چنینم لە هەموو بوارەکەەوە بە پێی فەسلەکان شتەکان مەگۆڕم. ئێستا بۆ نەورۆز خەریکی کڵاو هێلک و کوڵوانە بووم ئەیتر لە مەودوا خەریکی پاپوچ و کڵاشی ئافرەتان و بەرەو هاوی نەڕۆین ئەوانە فێنکترن تە خەریکی ئەوان نابم تە بەرەو زستانە ڕۆینەوە خەریکی ئیشی شلیلا بم عزی و کڵاو ئەم شتی مناڵەچنم. ئەی دەستەکانە خۆش بێجا ئێستا ئیتر ڕاستە ئەمڕۆ ڕۆی ژیدەی مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵام لەوانەیە ئێوە بۆ ئەوەی کەیتر لە جژنی ڕەمەزان نزیک بینەوە ئامادەکاری خۆتان خست بێت کۆمەڵک مۆدلی تازە بیرت لێ کردبێتەوە یان مشتریەکان هەر لە ئێستاەوە داوای جلت لێ بکەن کە بۆیان بچنین بۆیان دروست بکەیت. بازارەکە لە ئێستای چۆنە کە خەریکینێت؟ بازارەکەی تر بەرە لە 15 ڕەمەزانەی تر فیستیڤالەکانمان دەست پێکاتەوە لە سەعات 4 عەسرەوە ڕۆین تاکو و پارشێ و لە فیستیڤال و شتە بینی تر خەڵک داوای شتەکات لەبێ ڕاستەوخۆ شتەکان بەڵێ ڕاستەوخۆی تر لە ڕێی پەیج و فەیسبوک و شتی خۆشمان و داواکەم بەس بەڕای من لە فیستیڤالەکانە باشترە ڕاستەوخۆ شتەکە ئەبین و خۆشتە ناسن و بە دڵی خۆیان سەیریەکەن بە دڵیان بێت دەستخۆشی و لێەکەن کە هەڵێگرن. ڕاستە ئێستا خەڵکیش هەنسا هەرخۆی ئامادە کردو بۆ جەژن چکە مانگی پیرۆزی ڕەمەزان کەوتە دوای نەورۆزێکسە بەهارەکەمانەوە بە هیوای مانگی خێر و خۆشی بێ و ئێوەش بتوان لە مانگیان زیاتر کەلوپەل و جلوبەرگەکان ئامادەکەن چکە خانمان تامەزڕۆن بۆی کەچ لە کوردیەکان لە جەژن و ڕۆژانی جەژن وە هەفتەکانە کە بچن بۆ دەشت و دەر و سەیرانگاکان لە بەریکەن داواکاریەکانی خانمان چۆنە لە مانگای بۆ ئێوە کەوچلەکانیان بۆ ئامادەکەن بۆ جەژن. زۆربەی کەس بۆ نەورۆز جلی نەکردەوە من وەکو خۆم نەمکرد بۆ وتمان نەورۆز تقریبی 2 ڕۆژ بوو پیرۆزی ڕەمەزانە ئیشەڵا بۆ جەژن قەرەبووی بۆکەینەوە خەڵکیش خواستی زۆری لەسەرە بۆ جەژن دوای جەژن خەڵکە چێتە دەرەوە بۆ سەیرانگا و شتەکان و دەشت و دەر هەمی خۆش بوو. پێم وابێ ئێوە ئەگەر خۆشتان تەنانەت بە تەمابن بیدورن یا بیچن بۆ خۆتان لەبەرەوەی کە هەر خەمیەوەتانە مشتریەکان بەڕێ بکەن لانەیە مەجال نەمێنێتەوە بۆ ئیشی خۆ دوایە خۆم بە تەنیا نایکەم ئێستا 2 ساڵە هاوسەرەکەم فێری کڵاوەکان کردووە ئەو کڵاوەکانە چنێ هاوسەرەکەم خۆم فریان ناکەم بەڕاستیەکە ناڵیش بێ ئیش بێت ناوەڵاوەرە هاو لەگەڵما بۆ پێشنگاوشتەکان هەرە هاو لەگەڵما وتم بێ ئیش تۆ هەری ئەوەستی لەگەڵما حەزەکەی من فێری کڵاوەکانەکەم هەم ئیشێکی لە من کەمەکەیتەوە هەچە ماڵ و مناڵ شتی کردیت ئەوەش خۆی هەر با بڵێن هاوکاربوونەکە ئیشێکە وەڵا سپاس بۆخوا و
بوارەکەی تکلااوەکە باش فێر بووە ئەی دەستی ئەویش خۆش بێت کە خۆش. هاوکاری توێ و واشتوانێ سپاس بەشێ دارم. لارکەکەی تۆ کەم کاتەوە وتە لە 15 مانگەوەی تری ئەمە دەسەکەین بە نمایشکردنی ئەو بەڵێ. جلو بەرگانە لەکوێیەکرێت وەڵی بەتەماین پارکی کرێکاران لەسەر چوارڕایانی چاویلان بەتەماین سندیکای ڕستن و چنینی سلێمانی ئەویان بۆ گرتوین بێ بەرامبەر هەتاکو 28 ڕەمەزان بەردەوامە بێ لە 15 ڕەمەزانەوە باشە زۆر باش. جا ئێستا ئەم مۆدلانەی کە جەنابەت لەسەر هێلەکەکان دادناوە و چنی و تا هەمووی ئیشی خۆتەوەیە چنینەکانیش بەڵێ هەمووی نەخشەکانیشی تاکە هیچی دووبارە ناکەمەوە بۆ کەس یعنی هەر نەخشە و دانێکی لە یەکەم دووبارەتیان نییە کە هەر کەسە هاتە لای جەنابەت کاتە شتێکی زۆر کەس حەزەکە شتەکەی تاک بێت. تایبەتە بەخۆی وایە حەزەکە شتەکەی تاک بێ حەز ناگاشتی دووبارە بێ زۆر کەسی ژەڵە با ڕسمی مەگرە و بڵاوی کەرەوە شی تایبەترمان دروست کردەوە بۆ خەڵک ئەڵە حەز ناکەم ڕسمی گریتوەها بۆ زەلامی تر جا ڕەنگی شت زۆر بەکارهێنا و زۆر جوان هەم لە مەلیلەکانە لەسەر هەم لە ڕەنگە. قماشەکانتە لەسەر ڕانکانم ساڵ تافتەی پێڵێنم ڕەنگا و ڕەنگام ساڵ زۆر باوی بوو بە زیاتر لە قەیفەکە زیاتر باوی ئەم ڕەنگا و ڕەنگە بوو بە تایبەتی پرتەقاڵی و سەوزە شێخانەکەی زۆر خواستی لەسەر بوو جاگەستەنج بە سەحر ئیشەکانی زۆر وردەکارین زۆر ینی ئێستا بە تایبەت ئەم هێلەکەی لێرەیە هەر دیزایینێکی زۆر جوانیشە سەر هەر عزیزکەی شۆڵە نیشانێکی بە فەرموو. ئەوەی کە ڕاستەکەی کە من ئەمە ئەمە زۆر بە جوانیش بۆ دیزاین ڕەنگەکانی زۆر هەڵبژاردووە. تەرکیزی منە بە وایە. جای و خانمان زیاتر لەمە باشتری ڕزانە جوانەکەی خۆی لە چیا زیاد بەس من بۆ ڕەنگ و شتەکان زۆر وایە. تێکەڵکردنەکەی زۆر جوانە دەست خۆش بێ خۆش بە بەڕاستی. پێشکێش ئەوەی کە چنینەتی. ئەمانە بچنیت بەڵێ پێشتر ئەی کێشیت لەسەر کارتۆنێک یاخود هەر خۆت بە دەستی خۆت ئەڕۆی من هێلەکەکە بە حازری مشتێکی خۆم هەیە خەیاتی پیاوە بۆم ئەدورێت ئەتر خۆم نەخشەکەی ئێستا ئەم گەڵایانەی کە بڵیت گەڵاکە لەسەر قاقەزێگەی کێشم نەخشەکە بۆی لەسەر هێلەکە هەن خەتخەت نەبێ و ناشرین دەرچێت قاقەزەکە بڕم بە پێی گەڵاکە کە نەخشەکەیم کێشاو لەسەری دایانێم و نەخشەکەی اینجا بەجافێکە کێشم ئەیتر اینجا دەستەکەم بە چنینەکەی جوانتر دەرەچێت وڵا زۆر جوانە جامڕۆ ئەرکیشی کێشاوە سەحر بووی کاتیشی زۆر نەبین لۆگۆی کورساتی بۆ دروست کردوین ئەم شەویش نەخەوتە زۆربەی کاتەکان هەر پیشانی هاوکارانمی بیت ئەوە کاگنەجی بێسە پیشانی بە دەستت خۆش بێ ناخۆم تا پاشە خەریکی شچنینم ئەی لە دەستەکانە خۆش بێ جاوتە نەختێکی ماوە لێرە تۆزێک بۆتان تەواو دەتۆ توانی لەگەڵ قسەکردن پرسیارەکانی ئەمە توانی بەردەوام خەریکیەوەش بی دەست خۆش بە فەرموو جەناب جامش پرسیارت لێکەن و عزیز کێشە جوابمان بیتەوە ئێمە من کەسە سەیری دیوی ناوەیم کرد زۆر پاک و خاوێن ئیشت کردو هەرچەند لەم بەشەیە بە تانیەکە داوە بەسەریا لەژێرە بەڵام بەشی ناوەڕاستەکەی بەم شێوەیە قماشەکەیەتی من خۆم لە ماڵەوە جاروبار ئەمە تاقیەکەمە بەڵام خوانەکە کەس دیوی ناوێ ببینێ بەڵام جەناب زۆر بە پاک و خاوێنی ئیشە کردووە ئەبێت ئەگەر بۆ دەرەوە ئیشت کرد هەر ئاوەڕێک و پێک بێت من بە گیان و بە دڵی شەکاکەم چونکە تۆ بە بەلاژ نایی بە سا ئەو زەلامی کە لێ دەکڕێ حەقدەسی خۆتەیاتێت من پێم گوناحە شتێک بە پارکوتی بۆی بکەم و بڵێ بە دوو ڕۆژەڵ وەشێت و ئیتی تا ئێستا بە جوانی بەکاری بێنێت 5-6 ساڵ ئەتوانێت لە بەریکە باشە ئەوە بە جوانی هەڵی خات و شۆخان سەحر باسیەوەی کرێسا بۆ نمونە زۆر کاتۆ ئەمە لە بەرەکەی لە بۆنەکانە لەوانەیە پیس بیا خوشتێکی پیا بڕێژێ ئەم چنینانە ئەتوانێت بشۆرێت یعنی کێشەی نابێت شۆرێت کێشەی نییە هەڵ ناوەشێ یا بوەرێ من تاقیم کردومەتە خەسارەی ئۆتۆماتیکیشەوە خەسالەر باس چونکە من بە بەکرێ نایچنم بە نەبڕێ چنم هەڵاوەشێتەوە نەبڕەکان لاوەشێ بەس بەکرەکە زوو قەسەبەکەی بڕێتەوانە هەڵەوەش ئەی ڕەنگی مەلیلەکان کەم ڕەنگ نابێتەوە زەنگیانەکان زەنیان هەمووی شوشەیە دیقەتی هینەکە بەس پولەکە تێگەچێت کە شۆرد پولەکە تێگەچێت جاءمە تۆ قیاسیش لێداوە ئەمە قیاسەکەی دووە ئەم قیاسانە بەپێی چییە؟ وڵی قیاسەکان ناڵم خات بۆ مەدورێ زۆر جاڕاستیش ناکات بەسی هەموو قیاسەکانی شیتایە بە زۆری گەورە ئەڕات لا ئێمە ئافرەت ئێمە میشانیان پانە بە قیاسی گەورە زیاتر ئەڕات تا قیاسی بچووک من بۆ مناڵانیش چنیمە وای ئەوە زۆر دەستەکانت خۆش بێت کۆڵوانەشت چنیوە بەدەر لە کڵاوەکان کە ئیشی هاوسەرەکەی بەڕێستا کۆڵوانەکان بەپێی چۆن ئەم ساڵ مۆدەکەی ئەڕۆشت خواست لەسەری بوو ئەوای چۆن بووە تایبەتمەندیەکەی وڵا کۆڵوانە
بەم قماشی برنجۆکە هەستا سەحر تایبەت بە خۆتانە نەخت شتەکانی پیشان بێ خات و شەخ باڵە بەسەر ئێستا با من ئەم ئیشە جوانەی خاتون لەبیادا بنێ کۆڵوانەکە برنجۆکە قماشەکەی بەخوا سەرکۆتۆ ژوورەکەواتە مادام تۆ فەرمو ئیشەکانت بکە شۆخانخان بۆەوەی کە ئەو ئیشە جوانەی کە بۆ کورسایی ئەمەیان ئەم ڕنگانی زۆر زۆر سەرنجڕاکێشە بەڵام باسی کۆڵوانە بکرد ئەگەر باسێکی کۆڵوانەمان بۆ کە ئەم ساڵ بپێی ئەبیانەکە بەپێی خواستەکەی بڵێ زۆر جار خۆمان ئامادەیەکەین کە یەک کەسەکە بەخواستی خۆی هەڵیەگرێ بە زۆر کەسیش بە تایبەتی داوایەکە بە دووبەر بێ بە ئاوا بێ گوڵنگەم بۆ پێوەکە یا میرم بۆ پێوەکە یان لیرم بۆ پێوەکە جام گوڵنگانش جاران بەدەست ئەیانچنی زۆر جوان بەڵام ئەمەش ئاسان بە حازریە وای لە بازار حازری کڕیت و ئیتر بەدەست پێگریت باش وەکو ڕەنگەکان ڕەنگە باوەکان بۆ کۆڵوانە ئەم ساڵ کامانە بووکە لەگەڵ زۆربەی جلەکانیشا بگونجێت وەڵای کوڵوانەکە بە زۆری لە ڕەنگی کراسەکاڵیانەگەر کراسەکەی چ نوع ئێستا ئەم کراسی کە لەبەری منایە تەختەکەی ڕەشە بنجۆکی ڕەشیان بۆ کرد وەک ئەوەی خۆت بەڵێ جا ئەو لیرانەش لێداوە خرنگێکی زۆر خۆشی هەیە وەکو ئەکسسوارە هەڵ بێدەنگ بووی بواری خاتووە وەکو ئەکسسوارات ئەم هەموو ڕەنگە جوانە کە خۆت تێکەڵت کردووە ئەبێ چۆن لەگەڵی ڕێک بخرێت شۆخانخان کە قەرەباڵەخیشی نەکا زۆر من خۆم تەبعی خۆم هیوایەتم شتی ڕەنگە و ڕەنگە قەت حەزم لە یەک نوع نییە نانی یەک نوع بێ خۆی شتەکە ڕەنگاڕەنگ بێ زۆر جوانترە ڕێگێکی تایبەت نییە خات و شۆخان حەز لێ بێ کە زۆر کەسێڵێ من ڕابوون مناڵە من حەزم لە ڕەنگی نیلیە حەزم لە پرتەقال وەڵامە خۆم حەزەکەم شتەکان ڕەنگاڕەن بێ هەتا ڕەنگاڕەوە بێ پێم جوانترە دەواشە تۆش چکە لە بەرەی بۆ خانمان بەگشتی نەبوو بڵێ یەک شت تایبەت بێ لە جلی کوردیا هەمووی دێگە دیقەتە بێکەوای کردو نوعی هێلەکەکەی نوعی کراسەکەی نوعی بووە ئەگە دیقەتان نابێت وابزان مۆدێلەکانی گەڕاتەوە بۆ لە کۆنەکانی خانمان ئەوسا ئێستا ئەوەی ئەوانیش تۆزە ڕەنگە و ڕەنگی زۆر ترتیا بووە داواکاری لەسەر جلانە تا چەند هەیە خات و شۆخان وەڵا ئەم ساڵ بە ڕادەیەکی زۆر زۆر جلی کۆن باوی بوو بە تایبەتی کەوا و هێلک بەیەکەوە هەر وەکو قماشیان وەکو دەستوری دوورینیش وەڵی وەکو دوورینەکەشی وەکو لەبەرکردنەکەشی جا ئەمە قیاسی مناڵانە سەر کۆ دروستی کردو ئەوەنە بە جوانی دروستی کردو ڕەنگی جوان و ڕەنگەکەشی زۆر ئەنیقا ئەم بەشەی شتێکە تێ کردووە لە ژێر قماشەکەەوە لە بینی بەتانەکە و دیوی سەرەوەی هێلەکەکە ئەمە لەزگەیە بۆی ڕق و جوان بۆ تۆزە مناڵ شێواوە بۆ خۆی ئەگەر تۆزی هۆی تێنەگەی جا من سەرنجم ماوە سەحەر زۆر جار دایک و کچەکە هەردووشان یەک ڕەنگەکەن هەردووشان یەک دیزاینەکەن ئەوە تا چەند داواکاری خات و شۆخان وەڵاوەش داواکاری زۆرە ئەنێ مناڵەکەشی وەکو جلەکانی خۆی لە بەرابێت جوانە بۆ دایک و بۆ کچ ئەمە نەکرد لە خانمان باوکانی جوانیان کوڕەکان حەزەکەن وەکو خۆی و پێ لە بەریکات وڵاو داوانێ کردوین کە دایک و کچەکە با لە یەک بێت بۆمان دروستکردن جا ئێستا بۆ گەورە بە هەر حاڵ یعنی تۆ هەر چەند زەحمەت ئەکێشیت و هیلاک ئەبی ئەبینی ئەتوانیت چەند ساڵ ئەو هێلەکە ئەگەر جوان هەڵی بگری بەکاری بهێنیتەوە یان زۆرجار دوای چەند ساڵ ئەبینی مۆدەکان دووبارە بێتەوە سەرکۆ بەڵام بۆ مناڵ چی لێکن ئەمە بۆ نمونە ئەوەنە تۆ بە جوانی دووری تەلانێت ئەو مناڵی شەڵا گەورە بێت تەنیا نەورۆزێ بتوانێت ئەمە لە بەرکە ئەمە شۆخانخان بەپێی ئەزمموی خۆت مشتریەکانت چۆن ئەمە حل ئەکەن ئەم گەورە بوونی مناڵەکانیان و بچوک بنەوە جلێکی ئاوە ئیوا هەیە مناڵی بچووکتری هەیە لەو هەڵیەگرێ بۆ یانەیە بە خوشکەزایانەیە بە برازای وەکو بێشکەری نییە خات شۆخۆکو بێشکەکەی جاران ئیترە بەجێش بۆ براکەی بۆ خوشکەکەیت هەڵی ئەگرن ئێسامە هەڵگیرا زەمە خۆم هێلەکەم هەیە 10 ساڵە چنیمە کێکم جار فێر بووم ئێستا ژەڵی ئێستا دروستم کردووە ئەی دەستەکانە خۆش بێ وەکو بابەتی کڵاو ئەم ساڵ چۆن بوو مۆدێلەکان زیاترین خواست لەسەر کامێک لە مۆدێلەکان بوو کڵاو باوی ئیزوو بوو بە تایبەتی کڕۆم ئەو کڕۆمە زەردە ئەمەی بەردەمتان پولەکەکە ئەم لیرەکانی ئەوە کڕۆمە و زمانی 10 ساڵیە هیچی لێ نایە ئەمانە بە 30,000 تا 25 ژەمانە ئەوەی ژێرەوەی هەر کڕۆمی سپیە هەر ژێرە و کڵاوە کڕۆمی سپیە ئیزووە قەدیمیە خەڵک بە تایبەتی داوایەکەوانە شتی قەدیم زۆر خەڵک خواسی لەسرە
ئەی دەستە خۆش بە دەستەکانی خۆش بێ هیوای خاتون سەرکەوتن شۆخان لە سپاس خوازی. بۆ ئامادەبوونێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە سپاسدانەکەم هەمیشە لەگەڵەوە. بەردەوام بیت و بتانی زیاتر کارەکە و پەرەی پێبێت چکە ئەم جارێکی تر کلاشی بۆ هێنابووین نەخشاندبی ئەم جارە هاتۆ کۆمەڵە جلوبەرگ و هێلک و کڵاوی بۆ هێناوین هیوادارین پەرەبەی بۆی کە جارێک تر جلەکە بە کاملی بۆمان دروستکەیت سپاس بۆ ئامادەبوونێ دەستە خۆش بێ سپاسدانەکەم، دەستی خۆش ئێستا بێ. ئەوەی کە بەدەست ئەگەر هاوکارانمانەڵێ با بیبینین ئەوەی کە بۆ بزانم چەندەنگێکیشی ماوە وەڵی دوو سێ دەنگی ماوە هەر نیشانێکمانی بێ باشە. واش هەر زۆر جوانە ئەوە نەی نەماوە پێما بێ وەڵڵا وایە ئەوە نەی نەماوە ئەو دوو سێ دەنگی ماوەتەوە ئەی دەستەکانە خۆش بێ دەستەکانە سپاس خۆش بۆ بێ ئەو سپاس بۆ ئیشە زۆر جوانە هەر بمێنێ سپاسدانەکەم. بەخێر زۆر بێ سپاس سپاس دەست خۆش بۆ ئەوەی مەش بە خۆشحاڵی و هەڵێ ئامادەبوونی واسین لای جەنابەت. خۆمان زۆر بەخێر سپاس بێگومان نانا دەست ئەو زۆر نەفریاکەوتەوە. زۆر جوانە هەم ئیشی دەستی خاتوونێکی کورد بێت و هەم ئەوە نش بە جوانی وردی چنرابێت سپاسدانەکەم. بێگومان هەموو کەسێک پێی جوانە